ئەمڕۆ لە شاری سلێمانی ئەم کتێبە بە ئامادەبوونی وەرزشکارێکی زۆر و ڕۆژنامەنووسانی وەرزشی بڵاو کرایەوە کە ئەڵێ چۆن دەبیتە یاریزانێکی باشی تۆپی پێ. ئەمڕۆ لە کتێبخانەی وەرزشی بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی و بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە وەرزشکاران و ڕۆژنامەنووسانی وەرزشی مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی چۆن دەبیتە یاریزانێکی باشی تۆپی پێ بەڕێوەچوو. ئەم کتێبە لە نووسینی ئۆلی تۆمی گرێبستات و وەرگێڕان و ئامادەکردنی قەیس نەجمەدین بڵباس و پێداچوونەوەی هەوراسکاوەیە. لە مەراسیمەکەدا وەرگێڕی کتێبەکە باسی لەوە کرد کە ڕەزامەندی نووسەری کتێبەکەی وەرگرتووە کە نووسەرێکی نەرویژیە تا وەری بجێڕێتە سەر زمانی کوردی و ئاوێتەی پەروەردەیەکی وەرزشی کوردی بکات. دواتر لەلایەن وەرگێڕی کتێبەکەوە بە واژەی خۆی کتێبەکەی پێشکەشی ئامادەبووان کرد و چەند ژمارەیەکیشی پێشکەشی کتێبخانەی وەرزشی بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی کرد. وەرگێڕ و ئامادەکردنی کتێبەکە یاخود ئامادەکاری کتێبەکە لە سپۆرت مەگەزین میوانە کە قەیس کە لە شاری هەولێرەوە و لە وڵاتی نەرویژ نەشەجەیە کە قەیس بەخێر بێی سپاس بۆ ئامادەبوونت. کتێبەکەت ئەمڕۆ بینیمان و پێشتریش ئاماژەمان پێ کە کتێبێکی گرنگە. ئەمێ لە زاری خۆتەوە باسی ئەم کتێبە بکەین. ئەم کتێبە بۆچی گرنگ بوو بەلاتەوە کە وەرگێڕیتە سەر زمانی کوردی و چۆن لەگەڵ نووسەرەکەیە قسەت کرد کە تۆ خۆت ئەزانین لە وڵاتی نەرویژ کاری ڕاهێنانی وەرزشیەکەیت؟ بەڵێ سەرەتا بەناوی خی گەورە میهرەبان ئینجا زۆر سپاس بۆ بەڕێستان کە ئەو دەرفەتەتان ڕەخسان لەو کەناڵە جوانەوە کە لە کورساتە و بەناوی سپۆرت مەگەزین. زۆر خۆشحاڵم کە لێرە بتوانم لەسەر ئەو کتێبەش قسە بکەم. بەر لەوەی بێمە سەرباسی کتێبەکە دەمەوێ خۆشحاڵی خۆم دەرببڕم کە ئەمڕۆ لە شارەکەی خۆم شاری سلێمانی ڕێزێکی یەکجار زۆرم لێ گیرا، پێشوازێکی یەکجار گەرمم لێکرا. زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی. ئێستا هیچ پەشیمان نیم لەو ماندووبوونانەی کە کردومە، چونکە ئەوەی کە هەم لە هەولێر و هەم لێرەش ئەو پێشوازێ کرا بەڕاستی ئێستا هەز دەکەم هیچم نەکردووە بۆ ئەو خاک و نیشتیمانە. پێویستە کە کاری زیاتر و زیاتر بکەم و نەوەستم و بەڕاستیش سپاسی بەڕێستان و بەڕێوەبەرایەتی وەرزش دەکەم کە زۆر بەڕێک و پێچی و بە باشی و بە جوانی بەڕێوە چووە. دووبارە سپاسی ئەو هەموو خەڵکە دەکەم کە ئەزێتیان کێشا بوو ئامادە بوون. بەنسبەت کە ئەو کتێبە بەڕاستی من ئەمڕۆژ باسم کرد و چەند جارێت کەش لێدوانم لەسەری داوە. خەمی ئەم نیشتیمانە خەمی هەمومانە، ینی هیچ کەسێکمان خاوەنی ئەم نیشتیمانە نین، هیچ کەسێکیشمان بێبەش نین لەم نیشتیمانە. بۆیە ئەم نیشتیمانە بە هەمومانەوە جوان دەبێ و بە هەمومانەوەش خراپ دەبێت. بۆیە پێویستمان بۆیە بە هەمومانەوە جوانی بکەین، لانی کەم زۆری نەمان بتوانین جوانی بکەین. منێک کە لەو پەڕی دنیا دەتوانم بڵێم سەدان هەزار کیلۆمەتر من یعنی لەو وڵاتانە دوورم، بەڵام حەز و بیرکردنەوە و خۆشەویستیم بۆ ئەو خاک و نیشتیمانە و بۆ ئەو نەوە جوانانەی کە پێڕادەگەن هەمیشە حەز دەکەم شان بەشانی وڵاتە پێشکەوتوەکانی ئەوروپا ئەوانیش بتوانن لەو ئاستە بن. بۆ نا جاگەر من کارێک نەکەم و هەر بڵێم بۆ خەڵک نایکە و منیش نایکەم ئەوە کارێکی خراپە. بۆیە من هەوڵمدا خۆبەخش ئەم کتێبە جوانە لە ڕێگەی خاوەنەکەیەوە کە پیاوێکی ناوداری نەرویجە ئولی تۆمی گرێبستات، خاوەنی دەیان کتێبی ناوازەی زانستی وەرزشیە کە پەیوەندیم پێوە کرد زۆر بە جوانی وتی بیکە بە خۆشحاڵیەوە، ینی مادەم ئێمە بۆ مناڵە خەمەکەمان خەمی تۆش بۆ مناڵە بیکە. پێشمون من وەکو نووسەر و وەرژێر کاری من نییە، بەڵام لەبەرەوەی لێرەم و لە وڵاتەم چارێگە سەدەیە کە من لەم نیشتیمانە بوو لە نێو کایە وەرزشیەکەم پێم خۆشە و خزمەتە بگەینم، بەڵام من ناوەرۆکەکەی وەردەجێڕم و لەگەڵ بیرۆکەی خۆم تێگەڵ چێشێک دەکەم و چەندین نمونەی جوان کە پێویستە بۆ کچ و کوڕانی نیشتیمانەکەی من تێچێڵ دەچێشم و بڵاوی دەکەمەوە و وێنەکانی خۆشتان وەکو خۆی دادنێمەوە. زۆر خۆشحاڵ بوو، سوپاسی دەکەم بەڕاستی. و کتێبەکە دوای ماندووبوونێکی یەکجار زۆر دوای 3 ساڵ بەبێ وەستان خۆبەخشانە هەموو کارەکەم کرد و دوجار نۆبەرەی کتێبەکە لەدایک بوو. هەر لەو کەناڵەوە دەمەوێت بڵێم هیچ کەسێک
نەداوای پاڵپشتیم کردووە نە چاوەڕوانی ئەوەی بوومە کەس پاڵپشتیم بکە هەمووی لەسەر خودی خۆم وەکو کارێکی خۆبەخش و لێرەش حەزم لێ بوو هەر بە خودی خۆم خۆبەخش پێشکەشی کچ و کوڕانی ئەم نیشتیمانەی بکەم بۆ ئەوی سوودی لێ ببینن تاکە کەسێک کە زۆر ماندوو بووە بۆ پێداچوونەوە پاککردن و پاراوکردن و زمانە ئەدەبیات جوانکردنەکەی کاکە براس سپاسی دەکەم و خێزانەکە من بەڕاستی خێزان و کچەکانم کە زۆر دەستی باڵیان هەبووە لەو هیلاکەتێک کە من کردومە ئەرچێکی زۆر قوڕستر لە سەرشانیوان بۆ لێرەوە من سپاسیان دەکەم هی خێزان و چای منداڵەکانیش ماز دەکەم هیوادارم بتوانم کاری باشتر و زیاتر و نەوەستم ینی ئێوە واتان کرد ئەو گەرم و گوڕیە وای کردیدی من نەوەستم بەڕاستی ماندوو نەبی کاقەیس تۆ سپاسی پێداچنەوە کرد کە کەسێکی دیکە کە هەوراسکاوە ئەوژێکێکە لە ڕۆژنامە نووسەکان و نووسەرەکان هەڵبەت من دوو کتێبی دیکەی ئەوم لەوەردەستایە کە بیرەوەرەکانی مارەدۆنا من دیگۆی خەڵکم و حوت ساڵی ینی ڕیال مەدرید ڕووداوە شاراوەکانی مێرەنگی 2010 کە ئەمە هەوراسکاوە ئەمە ئامادە کردووە ئەویش لەیەکی لە بەرنامەکانی دیکەی سپۆرت مەگەزین بەدڵنییا میوانە بێ بۆ قسەکردن لەسەر ئەم لایەنی دیکەی وەرزش جا من ئەمەوێ لێرە ببم بۆ ئەوەی کە تۆ لە هەریمی کوردستان وەرزش دەکرد بەڵام لە وڵاتی نەرویش پەرت بە وەرزشەکەت داوە چی سەرەتا چ جیاوازیەکت بەدی کرد کە تۆ ڕابکێشێ بۆ ئەوەی کارێ بکەی بۆ گەنجانی کە لە هەریمی کوردستان وەرزشەکەن بەو ڕێگەیان نەڕۆن کە بۆ نمونە خراپ بێت یاخود لەو ڕێگەیەکی باشتریان پیشان بێلەوەی کە خۆت بینیوتە بەڵێ جیاوازەکان زۆر بوون بەڵام کاریگەری لەسرە من هەبوو کە هەوڵ دەملانی کە من بەشێک لەو جیاوازیانە ئاستەنگ بکەمەوە باشی بکەمەوە لە ڕێگای ئەو کتێبەوە چونکە لەو کتێبە 22 چاپتەرە من زۆر تەرکیز لەسەر پەروەردەیی منداڵ دەکەمەوە بە کوڕ و بە کچەوە کە چۆن بتوانن ڕێزی دایک و باوک بگرن ڕێزی ڕاهێنەر و مامۆستای وەرزشەکەیان بگرن و چەند گرنگە پابند بن بە خوێندنی خۆیان و چەند گرنگە خواردن و خەو و خۆراک و جل لەبەرکردنیان هەمووی بە تەنزیم بێ حتا لە چاپتەرێکیان باسی خۆششتن و کاتی ئیسراحەتیان بۆ دەکەم هەمووشی بە کوردێکی پارا و زمانێکی زۆر شیرینی کوردی سادە هەز دەکەم ئەوە لە نیشتیمانی من غایبە یعنی من دوێنێ لە ڕێگای هەولێر کەرکووک بۆ چەمچەماڵ هاتم سعات 4:30 بوو زۆر گەرم بوو دنیا لە نێو سیارەکە سێرم کرد یاریگایەکی بچووک کۆمەڵێک مناڵ بەو گەرمایە یاری دەکەن بۆ خۆشی خۆیان بۆ حەزی خۆیان یعنی لەلایەک دڵم خۆش بوو کە منداڵ لەم نیشتیمانە چەند شێت و شەیدا و حەزی وەرزشی هەیە لەلایەکیش داخی ئەوم دەخوارد بۆ خەڵکانێک نییە پێیان بڵێ ئەو کاتە گونجاو نییە تۆ لە باتی پێش بکەوی ژیانت خۆت وێران دەکەی تۆ لە باتی باش بی و خۆت خراپ دەکەی ینی کاتێک دیاری بکە بۆ ئەوی بێ یاری بکەی بەڵام هەستم کرد ئەو هەموو شتار بە من چا ناکرێت دەبێ من کارێک بکەم و کارە بگا و بڵاو بێتەوە بۆ ئەوەی لە ڕێگەی دەیان خەڵکانی جوانی وەکو جەنابەت بگاتە ئەو شوێنانەی کە پێویستە منداڵ بیخوێنتەوە چونکە من ئەو جارە زۆر گەشتبینم کە 10 ساڵی تر نابە کەمتر زیاتر ئەو جیلەی کە ئەو بۆ کتابە پێڕادەگا و دەیخوێنتەوە هەر ئەوان کۆمەڵە خەڵکێک دروست دەکەن بۆ چاپکردنی بەشی دووەم و سێم و چوارەمی و کتێبە من زۆر گەشتبینم بۆی کە ئەو کتێبە لەدایک بووە و دووبارە سێبارە لە چاپ دەدرێتەوە لە ڕێگەی ئەو گەنجە جوانانەوە کە سوودی لێ دەبینن لە ئایندەیەکی زۆر نێزیک و دڵنیاشم ینی لەو قسەیە کە دەیکەم ئەو ڕۆژە دێکە من ئەو قسەی ئێستا لێرە دەیکەم لەگەڵ ئەو قسەیە کە دوای چەند ساڵی تر لێکی بدەمەوە کە خەونەکە ماتیتە دی و خەڵکێکی تر بەبێ ئەوەی من بناسێ بەبێ ئەوەی مێژووی من بناسێ بەڵام زانیتی ئەوە سوودی هەیە هەوڵیدا لەسەر ژیرفانی خۆی لەسەر وەزئی خۆی لەسەر کەسوکاری خۆی ئەو کتێبە چاپ کاتەوە بۆ جیلێشکە بۆ ئەوانیش استفادە لێ بکەن کاقیس لە وڵاتی نەرویج تۆ وەکو ڕاهێنەر کارەکەی لەیەکێ لایەنەکانە وە کتێبی وەرزشی ژمارەیەکی بێشومار لەوانەیە بێتە بەردەستان ئەمە بۆ لای تۆ زۆر سەرنجڕاکێش بوو و لە ئەوروپا چۆن سێری ئەم کتێبە ئاکرێ بە نوسخە نەرویژیەکەی کتێبی وەرزشی یەکێکە لەو بەشە گرنگانەی پەرتوخانەکانی وڵاتی نەرویج و ئەوروپا بەگشتی کە ئاوا دەچی بۆ کتێبخانەیەکی ئاوا یەکسەر نووسرایە با بڵێن سیاسی مێژوو وەرزش کە تۆ دەچێت حەزی خۆت کە من حەزی خۆمە دەچمات پەرتوخانەیەک
ئەو پەرتوخانەیە پێویست ناکە من کات زۆر بکوژم یەکسەر دەچمە ئەو شوێنێک کە نووسراوە بەشی وەرزش کە دەچمە بەشی وەرزش یەک دنیا عیلم و مەعریفە و زانست کۆن و تازە و یعنی یەک دنیا شتی لێ تۆ بتوانی بیخوێنیەوە سوودیان لێ ببینی ئینجا من هەمیشە کە ڕێگام دەکەوێتە ئەو شوێنانە من کەسێکم حەزم لە خوێندنەوەی کتێب و بە تایبەتیش کتێبی وەرزشی دەیان کتێب ئێستا لە لای منە بەداخەوە لە وڵات هێشتا تەرجمە نەکراوە ینی هەر نەهاتووە نە بە عەرەبیەکەی نە بە کوردیەکەی بەڵام من ئەو کتێبەیان زۆر کاریگەری لەسرم دروست کرد کە هەستم کرد زۆر پێویستە بۆ منداڵ بە تایبەتی لە 10 ساڵ بۆ 18 ساڵ ینی لەو تەمەنە تۆ دەتوانی خۆت تەکوینکەی و ببی بە یاریزانێکی زۆر باش بەبێ باوک بەبێ دایک بەبێ برا بەبێ ڕاینەر بەبێ تیپ بەبێ یانال تەنها بۆ کتێبە ڕەنگە ئێستا و قسەیە سیر بێ بەڵام من زۆر کات ناگرم لەسەرەوە بەڵام لە نێو کتێبە نووسیتم تو ئەگەر لەگەڵ دیوارێک و تۆپێک دەتوانی ببی ئەو یاریزانە باشە ئەگەر بە وردی ئەو کتێبە بخوێنی و ئیشی لەسەر بکەیت ئینجا من هەستم کرد ئەوەی کە بۆ منداڵەکانی خۆم دەکەم تەمانە دوو کچە منداڵەکەی خۆمن لە دواوەی کتێبەکە ئەوەی کە بۆ دوو کچەکەی خۆم دەکەم من خاوەن 5 کچم بەڵام دوو کچم یانی هەر لە ناو زۆر سپاس لەگەڵی ئێوەش خاوەنی 5 مناڵم بەڵام ئەو دوانەیان زۆر لە ناو دنیای وەرزشن خاوەن بڕوانامەی 30 ئەوڕۆپیشن وەکو ڕاینەر و یاریزانیشن یان یاری لە ئاستی باشش یاری دەکەن هەستم کرد ئەگەر بەڕاستی من باوکم و ئەگەر بەڕاستیش من لە شوێنێکشکە ڕاهێنەرم ئێمە پەروەردەکەمانەوەها بۆ تۆ دەبێ باوک بی دکتۆر بی مامۆستابی هاوڕێبی ئینجا مدەڕیبی ئەمن ئەگەر هەموو ئەوانە لە خۆم کۆکەمەوە دەبێ ئەو باوک و برا و دکتۆر و مامۆستا و هاوڕێی منداڵەکانی نیشتیمانەکەی خۆشم بم بۆیە هەوڵمدا کە ئەو ماندووبوونە بکەم ئەو داهاتەی ماڵ و منداڵی خۆم و گیرفانی خۆم بکەمە قوربانی هەموو ئەو منداڵانەی لە کوچە کۆڵانەکانی ئەم نیشتیمانی یاری دەکەن بۆ هەموو ئەو فێرگانە کە بتوانن سوود لەو کتێبە ببینن بتوانن ئەو نیشتیمانە بەرەو باش بن بەڕاستی من ئەوە خەونی گەورەی من بوو بڕواشم نەدەکرد بەو گەورەیە پێشوازی بکرێ هەم لە هەولێر و هەم لێرە بەڕاستی من بە سوپاس ناتام سوپاسی ئەم نیشتیمانی خۆم بکەم بەڵام خۆشەکە دڵخۆشیەکەی منەوەی من کە بەخۆ بەخش کردیتم هەموو ئەوانەشی کە لە مناتینە پێش هەمووی بەخۆ بەخشاناتینە پێش و بەبێ ئەوەی هیچ باگراوانندێکی سیاسی و ئاینی و ئایدۆلۆژی و هیچ شتێگە بێ ینی خۆشەویستەکە لە بۆ من وا دروست بووە کە ئیدی من نابێتەوەی هەموو جیاوازەکە بەڵێ وەرزشە بەڵێ بۆیە وەرزش کە وشەیەکەیە کە دەڵێ حب و تەعاو احترامیشە یعنی کە لە کۆنەوە لە منداڵیەوە فێر دەکرێن بەڵام نەرویج یەکێکە لە وڵاتانە یان ئەوڕۆپا بەگشتی کە دەبینی هەڵبژاردەیەکی بەهێزی ئەڵمانیا سیر دەکەی لەو منداڵانەوە پێگاتووە کە هەڵبژاردەیەکی بەهێزی کچانی نەرویج دەبینی ئەڵمانی دەبینی لەو کچانەوە پێگاتووە کە مناڵم پەروەردە دەکرێن دەگەنەوە ئاستە هیچ کەسێک ناتوانێت بە گەورەی بڵێ یاریزانێکی باشم دەچم بۆ هەڵبژاردەی وڵاتەکەم یاری دەکەم ئێستا من ئەو کچە بچووکەم لانە لەیانەیەک یاری دەکە هەردووچان لەیانەیەک یاری دەکەن ناوی هۆڵ ملیایە بەڵام لیژنەیەگا دوو تیلانە ئێمە پێویستمانەیە بۆ منتەخەبی ئەو شوێنە تۆ هەڵبژێرین چکە بەهرەکەت تێدایە بەڵام ئاگاد لێبێت تۆ لێرێ و مەشقەکانت دەبێتە دوو بەرابەری ئەوە ئێمە هاوکاریت دەکەین بە شێوە زانستەکە بەڵام تۆ دەبێت لەگەڵ دایک و باوکت و لەگەڵ ئێمە دانیشی بۆ ئەوی بتوانین پلانێکت بۆ دانێت بەڕاستی زۆر دڵخۆش بووم گوتی بابە بیکەم گوتم ئەگەر حەزی خۆتەیە بیکە من ڕێگەی لێ ناگرم هەمیشە باوەڕم بەوەی نەبووە تۆ بێی منداڵ پەروەردەکەی بە قسە هەمیشە باوەڕم بۆی بۆ تۆ دەبێ ئیش بکەی بۆ ئەوی منداڵ سیرت کاکە تۆ چۆن ئیشەکەی من ئیشەکەم من حەزم لێ نییە قسە بکەم حەزم لێ ئیش بکەم حەزم لێ منداڵەکەم و منداڵەکەی تۆ خوشکەزا و برازایەکەم و منداڵی هەموو نیشتیمانەکەم و ئەویان یەکەیشی لێ دەکەم کردەوەکەم ببینێت چاوم لێ بکە ماندووی نەکەم بە قسەکردن بۆیە هەموم لەناو ئەو کتابە کۆ کردوێتەوە حەزم لێ خۆیان بێن بیخوێنەوە من قسەیان بۆ نەکەم خۆیان بێم بزانن لە چاپتەری یەکەم چی هەیە بۆ ئەوەندە گرنگی بە با بڵێن بە لە شولاری خۆیان دەدەم لە چاپتەرێک بۆ باسی جلوبەرگ دەکەم بۆ پێیان دەڵێم گرنگ نییە تۆ مارکەی نایک و ئەدیداس و ئومبرۆ و هەرچی مارکەی ئەو دنیاە لەبەری دەکەی گرنگەوەی تۆ شتێک لەبەرکەی لەگەڵ لەشت هاوڕێ بێ تۆ لی مرتاحبی پایەکانت پێیەکانت لەنا ئەو پێڵاوانە پێت خۆش بێ کە تۆ بزانی کە ئەمڕۆ یاری دەکەی
بەداخەوە لێرە زۆر خەفەت دەخۆم کە فێرگەکان زۆربەی زۆری ئەوەی کە دیتیتم چکە زۆرم نەدیتە ڕەنگە باشی جامێ ئەوە بکەم بە دووهەمی پرسیار بۆ بەڵێ. بەڕێزت وەکو کەسێک کە لە وڵاتی نەرویج لە یانەیەکە کارەکەی وەکو ئەو کتێبەت کە ئامادە کردووە چ ڕێنمایەکت هەیە بۆ ئەو ڕاهێنەرەی کە لەو فێرگە بێشومارەی کە لە هەریمی کوردستانە هەیەن و بەڵام بەداخەوە بەرهەمیان کەمە وەکو دووهەمین قسەی جەنابیشت زۆر سپاس دەکەم من پێیان دەڵێم بەو ڕاهێنەر و مامۆستا و بەشێکی زۆریان هاوڕێ دێرین و خۆمن و وەرزشوانی دێرین و کەسی ئەکادمین و خاوەن بڕوانامەشن پێیان دەڵێم ئەو کتێبە بخوێننەوە عەیب نییە شەرمیش نییە بیخوێننەوە لەکوێ باش بوو بەکاری بێنن لەکوێش خراپ بوو لە خاچی ڕاست و چەپی دەن و ڕەخنەبارانم بکەن بۆی منیش خۆم چاکەم هەڵە نەکەم بەرامبەر منداڵ ئەوە یەکیان دووەمیان تکایان لێ دەکەم بە وردی بیخوێننەوە چونکە منداڵ کە جەو گەرم بوو لە نەرویج کە گەیشتە پلەی ئەڵێن 20 کە لێرە خۆت دەزانی 45 جوانێ کە گەیشتە 20 تۆ نابێ یاری بە منداڵان بکەی لە 3 دقە زیاتر دەبێت 2 دقە یاریان پێ بکەیت دقەی سێم ئاخر حەت ڕایگری و پاوسەیان بدێ سراحەتیان بدێ بۆی ئاو بخۆن هەندێک خۆشیان بدێ 2 دقەیتر ڕایگرە 2 دقەیتر ڕایگرە پاوسە ئاو خواردن ئاو خواردن ئاو خواردن هەتا 12 جار 13 جار لە سەریەک بۆ 15 جار 2 دقەی یاریان پێ دەکەی لەگەڵ ئیسراحەتەکانی کە دەکەن دەبێتە نزیکەی سەعاتێک ئەو منداڵە حەز دەکە بەیانی بێتەوە بۆ تەمرین من لە ئەکادمیایەک میێوان بووم بەداخەوە سەیرم کرد دوو تیپیان بەرامبەر یەکدانا 8 دقە 9 دقە ڕۆیشت بوو کەس نەبڕایانگرێ بۆ گەرمای ئێرە کە چل بوو سعات 5 ئێوارەش بێگومان هەمومان کۆکین لەسەر ڕێکخستنەوە و کاری باشترکردنی ئەو فێرگانە بۆ ئەوەی داهاتوێکی باش بۆ ئەوەی جیلێکی باش لە تۆپی پێ دروست بێ من سپاسی تۆکەم و خۆشحاڵ بووم هەم بۆ بڵاوکردنەوەی ئەم کتێبە بە هیواین بگا بەدەستی هەموو ڕاهێنەر و فێرگەکان تا سوودیان لەبین و ئێوەش بەردەوام بن لەسەر ئەم کارە تازەگەریانە بۆ وەرزشی هەرێمی کوردستان و عێراق منیش زۆر سپاستان دەکەم دووبارە زۆر سپاس بەوە دەرفەتە و بۆ جەنابەت زۆر میلا کردی کاروانجان زۆر خۆشحاڵ نمونەتان زۆر بێ سەرکەوتوو زۆر خۆشحاڵ بین سپاس دەکەم